گەی تاسلوجا سلەیمانی لەوێ پەیامنێری ڕوودا و ئەحمەد سەنگاوی وەردەگرم ئەبەسمە لە دیمەنەکانە ببینن ئێستا بەفرێکی زۆر دەبارەی کڕێوەیە هێشتا هاتوچۆی ئۆتۆمبیل یعنی هەر بەردەوامە بەڵام ئەم کڕێوەیە لە سەرەتادا زەوی زۆر لووز ئەکا خەتەرە هاتوچۆ یعنی دوورکەوتنەوە لە هەندێک ڕێنمایی کە هاتوچۆ دەیدا. ئەحمەد سەنگاوی لە سلێمانی بەفر کاریگەری چییە لەسەر هاتوچۆ؟ شاهۆ ئەوە لە پێشمە دوو سایرە خۆیان کێشا بە یەکدا بەهۆی خزی ڕێگاکەوە وەک دەبینی ئەوە ئێستا هەر ئێستا دوو سایرە خۆیان کێشا بە یەکدا قەرەباڵخەیەکی زۆر ئێستیحامێکی زۆر دروست بووە لە سەرجادەکە تیمەکانی شارەوانی سەرقاڵی خوێڕشتنن لە خوارمنەوە ئەمە سەیتەرەی تاسوجێ لە خوارمنەوە تیمەکانی شارەوانی سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن چونکە لەوێت تەواو ڕێگاکە گیراوە کۆمەڵێک لە شۆفێران داوای بە هاناوەچوون و بە دەمەوچوون دەکەن من دەسمە لای ئەو بەڕێزانە سڵاو لێبێ ڕەگەر تااقەتی بە قسەکە ڕێگاکە چۆنەوەی تۆ پێ والله ڕێگاکە بەستێتی ئاڕۆڵا بەستێتی برا سڵاوتان لێبێ ڕێگاکە چۆنەوەی پێوە پێ هات هەرشێ لە خزمەتای هەر بەکەلکەوە ناتوانێ برێک بگری ئەوە سەحارە لەو دوورۆ برێک ماگەر ئەلەو نەسوڵانی دای لە سیارەکە ئەی لە پێشەوە خۆ تیمەکانی شارەوانی خوێڕژن هیچ کاریگەری وڵی کاریگەرەکەی وانە چکۆ بەفرەکە زۆر زۆرە بەڵێ ئەوە تا وڵی تووشی کێشەشمانی دوو سیارەمان لە خوارەوە گیری خواردووە سیارێکی تریشمان لە خوارەوە گیری خواردووە ئیسەشەوە چین بۆ لای سیارێکی تر لە بەشی سەرەوەش کەسەرەکەی بۆ سەیتەری تاسوجە هەریش مەجالێکی تیانە هەر زۆر خراپەیسە ئەمە برادرمان لەو دیوەیە ئەڵێ لەوانە سیارە تووشی حادیسە بۆ وەرگەڕان و شدەیە ئیسعافەکانیش سیارە زۆر ئیسە قسەمان لەگەڵاکردنا لە ئەرەوەڵا سیارە زۆر گیری خواردووە بەڵام تیمەکانی شارەوانی شو ئەفزانم بێ بەڵێ تیمی شارەوانی لێ بەڵامیتر بەفرەکەەوە زۆر ئەوان نایەنە سەرەوە وەسعەکە زۆر خراپە لە خوارد بەڵێ وەک دەبینن بەفرێکی زۆر باریوە شاهۆ ڕادەی بەفربارینەکە لێرە لە سلێمانی نزیکەی لە کاژێر حوتەوە بە چڕی دەستی پێ کردووە ئەگەرنا لە بەیانەوە بە شێوەیە پسر بەفرباری کەمێک بەفردەباری دوای دەبوو بە باران بەهۆی تەڕی عەرزەکەەوە بەفرەکە بەو ئەندازەیە کاریگەری دروست نەکردو بەڵام لەکوێوە لە ڕاپەڕینەوە کە دەی بەرەو چەمچەماڵ لەو مەسافەیە بەفرێکی زۆر باریوە بە ئەندازەیەکەوە سیارە بە زەحمە دەتوانێت دەرچێت وەک دەبینی لە پێشەوە ئێستیحامێکی زۆر دروست بووە لەبەر سەختی ڕێگاکە بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلەکان دەگەڕێنەوە وەک دەبینی ویتێرن دەکەن دەگەڕێنەوە بەرە سلێمانی چونکە لە پێشەوە ڕێگا بە تەواوی گیراوە ئەو ئۆتۆمبیلانی بۆ سەمسەماڵ و کەرکووک و با بڵێن بۆ دەرەوەی سلێمانی دەڕۆن ڕێگاکان گیراوە سەرباری ئەوەی کەوە تیمەکانی شارەوانی سەرقاڵی کردنەوە ڕێگاکەن بەڵام بە شڕی بەفربارین لە بازیان و باینجان کارێکی کردووەکەوە تیمەکانی شارەوانیش نات و دەرەقەتی ئەو حاڵەتە نایەن لەگەڵەوە شاکە بەفربارینەکە بۆ کۆمەڵێک لە ئۆتۆمبیلەکان بووە بەسەرشا کۆمەڵێکی دیکە لە هاونشتیمانان کە شۆفێرەکانیان دەرەقەتی بەفرەکە دێت جەوێکی خۆش بەسەر دەبن با بڵێ سڵاوتان لێبێ ڕێگاکە چۆنە؟ وڵا ڕێگاکە زۆر باشە لەخوا بەزیابە ئۆتۆمبیلەکەی تۆ کێشەی نییە؟ وڵا وەنەکە من کێشەی نییە بەس هێشتا وانێدا گۆ ڕێگە بڵێ ڕێگە قەتعبێ بەس ئەتۆزێ ئەم لێژێ ناخۆشە زۆر سپاس شاوەک دەبینیەوە کەش و هەوای تاسلوجە و سلێمانیە سپاس ئەحمەد سەنگاوی لە سەر ڕێی تاسلوجە